ئەو قچە کوردەکەیە کە لەسەر کوشتنی لە یەک کاتدا دەمیرتاش و ئەردۆغان پەیامیان بڵاو کردەوە. لە ڕێی گەڕانەوە لە خولی قورئان خوێندن دیار نەما و دواتر تەرمەکەی دۆزرایەوە. نارین لوقمان دانیشتووی ئامەدی باکووری کوردستان ڕۆژی 21 ئابوو دوای گەڕانەوەی لە خولی قورئان خوێندن بێسەر و شوێن بوو. دوای 19 ڕۆژ لە دیارنەمانی تەرمی نارین لە دووری کیلۆمەتر و نیوێک لە ماڵەکەیان و لە نێو تورەگەیەکدا لە ڕۆخی ئاوێکدا دۆزرایەوە. ئەوەش دوای ئەوەی کەسێکی نەناسرا و پەیوەندی بە هێزەکانی جەندەرمەی تورکیاوە کردووە و شوێنی تەرمەکەی بۆ ئاشکرا کردبوو. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە کێ بووە. بەڵام پێشتر لەلایەن تیمەکەوە ئەو شوێنە پشکێنرا بوو، هیچ تەرمێکی لێبەدی نەکرابوو. کوژرانی نارین تەواوی تورکیا و باکووری کوردستانی هێناوەتە سەر هێڵ و لێکۆڵینەوە لەگەڵ تۆمەتبارانی دۆسیەکە بەردەوامە. لەسەر دۆسیەکە برا گەورەکەی و دواتری ژمانی ئەیوەست بە دیارنەمانی دەستگیر کران و دواتر ئازاد کران. دوای دۆزینەوەی تەرمەکەشی فەرمانی دەستگیرکردن بۆ 24 کەس دەرچووە کە هەریەک لە دایکی و باوکی و برا گەورەکەی و 2 مامی لە نێو گومانکراوەکاندا. لەلایەن خۆشیەوە سەڵاحەدین دەمیرتاش سیاسەتمەداری بەندکراوی کورد لەبارەی ڕووداوەکەوە لە پەیامێکدا نووسیبێتی خراپەکاری و بێڕەوشتی سنووری نییە، ناسنامە باوەڕ و نیشتیمانی نییە. ئەگەر سی ڕۆیشتن بەو شێوەیە جیهان تاریکتر بکات، بەڵام خەباتمان لە پێناو ڕۆشناییدا بەردەوام دەبێت، هەموومان ببەخشا ناری. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیاش لە پەیامێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس بڵاوی کردەوە و ڕایگەیاند ئەوانەی نارینیان کوشت سزاکەی وەردەگرن، ئەوانەی نارینیان لە ئێمە کرد دەبێت قورسترین سزای شایستە بدرێت. هەر لە میانی لێکۆڵینەوە لە دۆسیەکەدا هەروەها مامی نارین کە هاوکات موختاری گوندەکەیە سەلیم گوران دەستگیر کرا. دواتر ئەو نمونەی DNA کە لە ئۆتۆمبیلەکەی سەلیم گوراندا وەرگیران لەگەڵ نمونەکانی DNA سەرجل و بەرگی نارین وەک یەک بوو. دوای ڕایکردنی کارەکان لە بنکەی جندرما، سەلیم گوران بە گرتنەبەری ڕێو شوێنی ئەمنی توند و تۆڵ بەوانەی دادگاکراو لەوێش بە تۆمەتی ئەنجامدانی کوشتنی بە ئەنقاز بڕیاری زیندانیکردنی بۆ دەرچوو.